بەناوی خوای گەورە و میهرەبان هاو نیشتیمانیانی ئازیز دایک و باوکە بەڕێزەکان لە ئێستادا کە ئێمە دەزانین نەخۆشی شێرپەنجە لە ئاستێکی زۆر بڵاوە بە تایبەتی لە وڵاتەکەمان بەداخەوە زۆربەی تەمەنەکانی گرتوتەوە بە تایبەتی منداڵان تکایە ئێوە ئەگەر منداڵەکانتان خۆش دەوێ بیر لەوە مەکەنەوە بەهۆی کاریگەری سۆزداریتانەوە منداڵەکان نەبن بۆ پزیشکی پسپۆڕ و پشکنینی سەرەتایی پێشوەختەی بۆ ئەنجام بدرێ ئەمە زوڵمێکە لە منداڵەکانتان دەکەن تکایە پێشوەختە ئەگەر گومانێکتان کرد هەستان بە گرێ کرد بە نیشانێکی نامۆ کرد منداڵەکانتان ببنە لای پزیشکی پسپۆڕ بەلایەنی کە مۆ چەند پشکنینێکی سەرەتایی بۆ بکات بۆ ئەوی بتوانین لە چارەسەری سەرەتایی بۆ منداڵە جێبەجێ بکرێ و ئەنجام بدرێ بۆ چونکە ئەگەر بە پێشوەختە ئەم نەخۆشی بدۆزرێتەوە بە دڵنیاییەوە چارەسەرەکەی ئاسانتر دەبێت دەکرێت بنەبڕ بێ و لە داهاتوویەکی نزیکدا لە ناو کۆمەڵگا ژیانی ئاسایی بکاتەوە بەڵام ئەگەر گرەیەکەی یان نەخۆشیەکەی تەشەنەی سند و گەیشتە قۆناغی پێشکەوتوو بە دڵنیاییەوە چارەسەری هەم قرس دەبێ هەم ئەنجامێکی باشی نابێ بە هیوای لەش ساغی و تەندروستی بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی